be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou, Caillou, Caillou. I'm Caillou. That's me. کایۆ هەوڵی کاراتێیە. دایکە ئەتوانێت چین بۆ پارک؟ لەوانەیە بتوانین کایۆ ئێستا ئەبێ ڕۆزی بەرم بۆ مەلەکردن. منیش ئەمەیە بچم بۆ مەلا. ئەی ئەمڕۆ لیۆ نایە بۆ ئێرە؟ کایۆ بیری چوو بۆ ئەمڕۆ لیۆیەت بۆ یاریکردن. هی لیۆیەت لیۆیەت ئەمڕۆ ڕۆژێکی خۆش دیار بوو. منەچم. کایۆ زۆر دڵخۆش بوو. ئەیوت لەوانەیە لیۆ بێت و بێوێ پێی بڵێ کەوا ئەکەوێتە ڕێ. چۆنی لیۆ؟ ئۆ باوکە بۆ تۆیە. سپاس کایۆ. ئەلۆ؟ ئۆ چۆنی؟ کێشە نییە. حەزەکەم گەر بتوانم یارمەتی و بام. کەی سارا ئامادە بوو بینێرە باشە؟ سارایەت بۆ ئێرە؟ بڵێ بەڵام بۆ یاریکردن نا. دایکی سارا هەڵامەتێکی پیسی گرتووە. داوای لێکردم ئەگەر بتوانم تۆزێکی تر بیبەم بۆ خولی کاراتیەکەی. خولی کاراتی؟ بەڵێ کاراتی. کایۆ کاراتی زۆر بەلاو سیر بوو. لیۆ! کایۆ و لیۆ زۆر دڵخۆش بوون ئەو بەیانیە پێکەوە بەسەر بەرن. بەڵام پەلەیان بوو دەست بکەن بە یاریکردن. تۆ کایۆنی؟ ئەوەتام لێرە دایکە. ئێمە ورچی ناو ئەشکەوتین. سارا بۆچی هێشتا بیجامەی ماڵەوە لە پیایە کچم؟ ئەمە بیجامە نییە. ئەمە پێی ئەڵێنکی بۆ مەشقی کاراتیەکە لە پێیەکەم. ببوورە نەمزانی. یەک دەقەی تر ئامادە بم. بۆچی ناچە جلی کاراتیەکە و نیشانی کایۆ بیت؟ جۆنی سارا کایۆ لە ژوورەکەی خۆیەتی. بەڵام وورەی خۆ بە ئەشکەوتەکەی سەرەوە ورچێکی گەورەی لێیە. کایۆ لێرەیە؟ سارا! چۆنن؟ ناتوانم زۆر بمێنمەوە. باوکت ئەمبا بۆ مەشقی کاراتیەکەم ویستم جلی کاراتەکەم و پیشان بم. ئەوە بۆ کاراتی لە بەرەکەی؟ ئەی چۆن؟ چاون لێیە؟ ها! چاون لێیە؟ لە کاتی کاراتیە پێویستم بە جلێکی دڵبە بۆ یەکی لەبەرکەیت. باوکو وای زانی بیجامەی ماڵەوەیە. کایۆ و لیۆ زۆر بەنمایشە کاراتیەکەی سارا سەرسام بوون. سارا بڕۆین. ئەبێ بڕۆم بەڵام ئەگەر حەزەکەن کە تەواو بمێمەوە چەند جوڵەیەکتان بۆ نمایشەکەم باشە؟ خواحافیز. واو! مەشقی کاراتیەکە بۆ هەمووان بوو بە خۆشیەک. ڕێک وەک بابە. بیپ 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 بڕ. ئەوە چییە باوکە؟ لیستێکە نووسم بۆ شتانەی ئەمە ئەمڕۆ بیان کڕم. شتی چی؟ لەگەڵ ڕۆزێت چم بۆ کۆگاکە. حەزەکی لەگەڵمان نابێ کایۆ؟ نەخێر ئەمێ لە لای باوکم بم. سپاس. منیش قاوەم ئەوێ دایکە. قاوەکە تۆزێک بۆ تۆ قورسە کایۆ. بەڵام ها ئەمە کوپەکەی خۆتە. ئەتوانی وا دایبنی قاوەی تایە. سپاس دایکە. کایۆ حەزێ کرد شتەکانی بابە بکاتەوە. ئۆ سەیری کاتژمێرەکەکە خۆ باشتر دەست پێ بکەم.
بۆستە با سەیرێکی لیستەکە بکەم. با ئامادەکردنی خواردنی نیوەڕۆشی بۆ زیاب بکەین. زۆر باشە. ئێستا ئەتوانی لیستەکە بووی بە بابە. باشە. خواحافیز. خواحافیز. زۆرمان پێ ناچێ؟ زۆر چاکە. ناگیربەر. ئەوە بەرێ. هانێ گیلبەر. هەموو شتەکانی تایە کایۆ. کایۆ دەموچای باوکی زۆر بەلاو پێکەنی نایی بوو. ئەو بخەرە سەر دەموچاوم باوکە. بڕۆ خۆ بیکە. باشە ئینجا چی بکەم باوکە؟ خدووکەمیان زۆر هەزەلی دیارم. باشە ئینجا چی بکەم باوکە؟ ئەتوانی ئەمە بەکاربیێنی بۆ ئەوەی کەفەکە لێ بکەیتەوە. سیرکە منیش ڕیشم ئەتاشم. هێی ئەوە لاسایی مەکەیتەوە؟ گیلبەر نەخێر. ئۆ کاکی پەلەپەل کرد. ئەبێ یەکەم جار دەموچاو بسڕی. بەڵام گیلبەر شتەکەی بێ. نیگەران مەبە ئەتوانی دوایی بیدۆزیتەوە. بەڵام دایە داوای لە کایۆ کردبوو لیستەکە با بە باوکی. سیرکە. ئەوە مانەوەیە چاولەیە وابزانم ڕێک بۆ مابێ. پێوەی ئەنووسێنینەوە باشە؟ ئەوە تا ئاوای لێکەین. ئەتوانم من بیکەم؟ بە هێواشی بیکوشە؟ ها؟ کایۆ زۆر شانازی بەخۆیەوە کرد کە یارمەتی بابە ئەیات. خێر بێ. ئەم کورسیە پیسە وە باشە پاچی بکەینەوە. لوتیشە پاپ کەرەوە باوکە. وامزانم لێرەیە جوانە دای بنین وانە؟ لێرەیە جوانە. دەست خۆشکایۆ. گیلبەرت کورسیەکەم چا کرد. پشوویە گەیەم من کەمێک ڕۆژنامە خوێنمەوە باشە کایۆ؟ کایۆ ڕێک شتەکانی باوکی دووبارە کردەوە. منیش پشوویەک وەرەگرم باوکە. باشە ئامادەی دەستکەنەوە بە ئیش؟ بەڵێ. کەواتە دوام کەوە. جام لێتە. ئەوە چییە؟ ئەوە واشەرە. ئەچێتە ئێرەوە. واشەرەکە ئەچێتە ئێرەوە؟ دەست خۆشکایۆ. زۆرمان پێ ناچێم سنووقە ڕێگە خەینەوە. کایۆ دڵخۆش بوو بۆی یارمەتی بابە ئەیات. چۆنن هاتینەوە؟ دایکە. کایۆ کایۆ. منیش یاریەکەم. باوکە. ببوورە ڕۆزی ئەمە ئیشی من و کایووە. من یارمەتی باوکم ئەیەم. ئێوە چۆنن باشن؟ ئەی بۆ نیوەڕۆ شۆربای بڕغ و سەمونەتان لێناوە بۆمان؟ نانی نۆڕۆی چی؟ گیلبەر. ڕۆزی. دایە. ئەوە لیستەکەی باوکمە. لیستەکە ون ببوو. یەک دەقە کایۆ ڕۆزی هەوڵەیە شتێ بکە. باوکە. ڕۆزی ئێوەی یارمەتیمان بە.
سپاس کایۆ با بزانین ئەمە و ئەمەمان کردووە هەیلەوە ئەوە ئەو سالیستەکە ئامادەکردنی خوارین نۆڕێکیان نەبوو. آخر من بۆم زیاکرد باشە ئێستا ئەبێ هەمومان خواردنەکە ئامادەکەین. بۆ منیش. ئۆ سەیرێم قاشە تەماتە جوانەکان. کایۆ زۆری حەز لەو بوشتەکانی بابە دووبارە بکاتەوە. تەماتەیەکی جوان بۆتایە. بەڵام حەزی لە یارمەتیدانی دایکیشی بوو. سپاس کایۆ گیان. گەشتەکەی کایۆ. یەک کەرەکێوی دێدی تۆ کارتەکانت نەبینیوە؟ خواحافیز. باوکە کارتەکانم لەکوێیە؟ ڕەنگە ڕۆزی یاریان پێ بکە. یەکدانی لێیە. هانێ باس ڕوخەکەەوە پاکەمەوە. کایۆ ناڕەحەت بوو ئەوی زیاری بە کارتەکان بکات. بۆ کارتەکان تەگەڕی کایۆ من ئەزانم نەهەنگەکە لەکوێیە. تۆ ئەزانی دایکە؟ لە حەمامەکە بینیم کایۆ. گەڕانێکی خۆش بوو. ئەبێ کارتی نەهانەکە لەکوێ بێت. هێی دۆزیمەوە. کۆکۆتی. سپاس ڕۆزی. هی منە. نا ڕۆزی. هی منە. کایۆ نەیویست سنووقی کارتەکان با بە ڕۆزی خۆی یاری پێ کرد. کایۆ چی ڕوویاوە ئەوە پێم بڵێن. منە یاری بە کارتەکان بکەم دایکە. لەوە ئەچێ هێشتا زۆر کارتە نەدۆزی بێتەوە. ئەچم ئەیان دۆزمەوە. لەوانەیە ڕۆزیش بتوانێت لەم گەشتی سەفاریایە لەگەڵە بێ. سەفاری چییە؟ کە ئەچی بۆ سەفاری زۆر بەوردی تەماشای ئەملاولاکی بۆی گیانلەبەرەکان بدۆزیتەوە کایۆ ئاوایە. کایۆ ئەم بیرۆکەی زۆر حەز لێ بوو. بڕیاریا وا دانێ کارتەونبۆکان گیانلەبەری ڕاستەقینەن و ئەوێ بیان دۆزێتەوە. وەرە ڕۆزی با بچین بۆ سەفاری. سیرکە ئەوە مارێکە. کایۆ و ڕۆزی بەوردی چاویان گێڕا. ئەبێ لەکوێ گیانلەبەرەکانی تر ببینن. کایۆ حەزیانە کرد خۆیان بکەن بەو گیانلەبەرانەی ئەیان دۆزیەوە. تیمساح. کایۆ تیمساحی خۆشەویست چونکە گیانلەبەرێکی گەورە و بەهێزە. نانەکە ئامادەیە. بەڵام کایۆ و ڕۆزی ئەیانویست هەر خەریکی سەفاریەکەیان بن. دەی کایۆ ئەتوانی دوایی ژیاری بکەیتەوە. من کایۆ نیم من تیمساحم باوکە. بەڕاست ئەوم پێ ناخۆشە چونکە کایۆ خواردنی لێکی سەچەکە زۆر حەزی لێتی هەم بەرگری لێکی سەچێ.